ئەمانە ئەو خانوە دێرینانەی قەزای کفرین کە ئێستا بەهۆی ڕوخاندنی بەشێکیان لەلایەن خاوەنەکانیانەوە بە مەبەستی نۆژەنکردنەوەیان و داڕوخانی بەشێکی دیکەیان بەهۆی بارانبارینەوە مەترسی لە ناوچوونیان لێ دەکرێت. هەرچەندە چەندین هەزار واژوو لەلایەن ڕۆژنامەنووسان و ڕۆشنبیران و چالاکی کۆمەڵی مەدەنی کۆکراونەتەوە بە مەبەستی پاراستنیان، بەڵام تا ئێستا حکوومەت کاری لەسەر ئەو پرسە نەکردووە و ڕۆژنامەنووسان و ڕۆشنبیرانیش هەڕەشەی گرتنەبەری ڕێشوێنی مەدەنیانە دەکەن بەرامبەر بە دەمەوناتنی حکوومەت. بەهۆی ئەوەی کە سیمای خانەکان زۆر کۆنە ئێساکە هەڵمەتێکی زۆر گەورە پەروا بوو بۆ ئەو خانوانە بڕوخێنرێت و خانووی ستایلی تازە دروست بکرێت. ئەمەشە هۆی دەبێت هۆی ئەوەی کە مۆرکی ڕەسەناتی شاری کفری لەدەست بچێت بە تایبەتی لە سیمای شارەکان. بۆیە داواکارین چیتر ئەو هەڵمەتە ڕابگرت و خانوەکان لە هەرسیێنان بپارێزرێت. خانوەکان زۆربیان لە گەڕەکی نەورۆزی قەزای کفرین و ژمارەیان زیاتر لە 1000 خانوو دەبێت، بەڵام بەهۆی نەپاراستنیان ڕۆژ لە دوای ڕۆژ سیما مێژوویەکەیان لەدەست دەدەن. ئەوە لای محلەی ئاسنگەرەکان خانووی وای تایە هەر حەزەکەی بیشتە ژوور و دانیشی تیا کە خانێکی ئاوا هەیکەلەیەک و مهاندزی دروست کریا زۆر زۆر خۆشە. داواتان لێ ئەەکەین بە ئەم ئاتاری کۆنی کفریە بمێنێ زۆر خۆشە. بەشێکی زۆر لەو دراما و فیلم و کلیپانەی کە لە هەریمی کوردستان بەرهەم دەهێنرێن کاری وێنەگرتنیان لەم گەڕەکەدا بۆ دەکرێت. ژمارێک لە هونەرمەندان و چین و توێژە جیاوازەکان پێشنیازی ئەوە بۆ حکوومەت دەکەن کە ئەو خانوانە لە خاوەنەکانیان بکڕنەوە و بیان پارێزن. ئەمەش کێشەیەکە لە زۆر شار و شارەچکەکاندا هەیە. ئەوە پێویستە ڕێنمایی لە دەستەی شوێنەوارەوە وەربگیرێ و ئەو ڕێنمایە چۆن لە شارەکانە جێبەجێکرێ بە هەمان شێوە لێرش. بەڵام دیارە لە ئێستادا حکومەت تووشی قەیرانی دارایی هاتووە، بۆیە ئەبێ میکانیزمێک دابدرێ بۆ ئەوەی ئەو کەسانەی کە ئارۆزۆمەندن شوێنەکانیان بدەن بە حکومەت بۆی حکومەت لیان وەربگرێتەوە و لە بەرامبەر قەرەبوو بکرێنەوە. تەمەنی هەرێکێک لە خانوە کەلتوریەکان زیاترە لە سەدەیەک، بەڵام بەهۆی ئاوڕنەدانەوە لیان و ڕوخاندنی بەشێک لە خانوەکان لەلایەن هاوڵاتیانە وای کردووە خانوە کەلتوریەکانی کفری بەرەو لە ناوچوون بچن. دیار جەمال لە نارتی کفری.